يعني هم بەخۆشی نرخەکەی هاتە خوارێ هەم بازار سیارەکان تێشتی بازار سەرقاتیشی ناتە خوارێ بە تایبەتی ئۆتۆمبیلی جۆری BYD یعنی ڕۆژانە نرخەکەی دێتە خوارەوە لە بازاڕەکان. من ئێستا لە یەکێک لە پێشانگاکانی شاری هەولێرم کە لێرە کردن فرۆشتنی هەموو جۆرە ئۆتۆمبیلێک دەکرێت ئۆتۆمبیلی BYD و یاخود ئۆتۆمبیل لە سینەکانش بە تایبەتی جا دەمەوێت لە خۆیان بپرسن قوربانجان سڵاوت لێبێ سڵاو لە تۆش بەخێر بێ سەرچاو هۆکاری دابەزینی ئەو نرخانە بۆچی دەگەڕێنیتەوە؟ وڵی یەکەمیان پێمان باشە و تیکتۆکە نەمینێ کاسبی دەکەی لە ڕێی تیکتۆکی دەستت خۆش پیرۆزی خۆت ویز عیبینی ئەوش کە سابەتە لە خۆل لە تیکتۆکی ڕێکلامە چلۆ دەکەی دەست خۆش بی سیارەکەت خاوێنە و جوانە و ڕێک پێکە ئەوەلیان هیچ عیبینی پێز ناکەوت سارەکەت سیارەکە تێ مەسنە چا 500,000 ڕۆیە بینی مقارنەی سفرە چ پێ بکەی لە بازاڕی سفر بە 12 بری من بەدەیە دەبیەوە نابی ئەدەی بەراوردی بکەی کە 2,000 کیلۆمەتر سیارەکەت ڕۆیە سیارە کابراای لە شەریکی ڕایگرتیا بەستە 13 وەرەقەی دەفرۆشیان بە چاری دەفرۆشێت و بری سیارێن بەدەیە دەبی ئەوە نای مقارنەی سیارەشکە پێ بکەین پێش ناکە سعرەکان دیاریکەی سیارەکەت بڵاو کۆ لە تیکتۆکی و دەستت خۆشی پیرۆزی خۆت بیکە دەیفرۆشی لە ئێستادانی نرخی BYDش ڕۆژانە دێتە خوارەوە خواری سیارەکان دێت نێستە لە پێشان زانە سیاری ئەمریکی زۆر زۆر داوت ئێستا خەڵکە دەچی ئەوڕۆ خەڵک زۆرە هەموو ئیش لەسەر دەکەن سیارەکان زۆرن لە سیندێنی لە شارشدێنی بینە بەڵام پێویست ناکە سعرەکان دیاری بکرێ سیارەکەی بڵاوکەوە کێشەینە کوی بڵاو دەکەی بڵاوکەوە بە جوانی داهاردەری بە باشەکەی داردەری بە خراپی داردەری هەر برێ بەڵام پێویست ناکە سعرەکان دیاریکەی سیارێ من بۆندەی ئەوە بۆندەی ئەوە بۆندەیە پێویست ناکە برا گەورەی بەخێر بێ قوربانجان تۆ چی دەڵێ لەسەر دابەزینی ئەو نرخەی ئۆتۆمبیلی BYD؟ بە قورآن زۆربیان ئەوە نییە منافسن زیاتر بەس دو ئەکتیف لێگەنا زۆربیان ڕاست ناکەن ئەو دەمگویانی کە باز دەکری ئۆتۆمبیلی BYD نرخەکە زۆر بەکەم بەس ئەکتیفیستکەنیە ڕاز ناکەن نەخیر لێرە نەفەرمانێ خوازن ساحب 1 سنتینیە و دیعاش دەکات ساحب 100 سیارێ هەر بەڕاستیەوە بەس لە سوشال میدیا بەرە بەس دەوەند دەیان ناس بە قەسەنتی لە وەرشینیە هەرە بەخۆی بەس دەر ئەکتیف لە ئەکتیفی خۆیتی و ماڵی خەڵکە ڕاست دەکات چکە لە گۆڕنیە لە ڕاستیان نرخەکەی بەو جۆرە نییە نەخیر نەخێرنا لەوانش نەشی دەزان بەس بۆکو ڕسمینە هیچیان نەخیر مامەجان باس لە یەکت گوتت لە یەکەم یان لە پێشودا سین بازاڕی هەموو تێکدا بوو شێوان تاسیری هەموو سیارەکانکەدیا لاکشیبایە تیدەیە ئۆپترایە تێگەشتی ئارەوە لە بازاری هیچ ئەدی ئێستا بەخۆش هەر ئۆتۆمبیلی BYDش هەر دابەزیوە یان ئەو کارەکەی چییە؟ کابرای تااقەتی 120 وەرەقە 130 وەرەقەی نێکار ویانە پێشتر ئێستا لاکشیبە بە 80 وەرەقەیە بە 75 وەرەقەیە ئێستا کەس پارەش پێ نادەوێت لەبەو سیارە چینی ینی هەم بەخۆشی نرخەکەی هاتە خوارێ هەم بازار سیارەکان تێشتی بازار سەرقاتیشی ناتە خوارێ ئەو کەسانەی کە دەن ینی بە بەراورد بە پێش ئەوەی کە سینی بێتن ینی فرۆشتان زیاتی نەکردیە پێشتر بازار زۆر خۆش بوو پێشەوەی ئەو سینە بێت بازار خۆش بوو ئۆپترا پێشتر بە 95 وەرەقە ئێستا هاتە 75 وەرەقە بازار تاسیری کردیا تاسیری تەکسیش کردیا تەکسیش دەگەشتی ئارەوە تەکسی بیکاش و سێزدە پێشتری بە 185 وەرەقە ئێستا هاتە 140 وەرەقە هاتە 45 وەرەقەی سێزدە کاک 2013 دەرێ تەکسی دەرێ کاک